جیران بەری برایە. ئەرێ شریعەتێ دەژی ئەتێ کەمە جانبێ شەرعیدا بێ ئەجار قبل الدار لێ دەگوتیە جار بەری برایە ئەرێ برایە گۆنەکی دوور بێ جیرانێ تا ژباب و باپیرێ تەژی چێترە نە بەش برایەتە ژباب و باپیرا چێترە ئەو جیرانێ مە کارێ بارێ مرابێ مالا مدە و ئەزنە حازر کارێ مهوانێ مستقبال بکێ و ئەزنە مەوجود کارێ نانێ زارۆکێم بە ئەمنێنێ و ئەز دوور ها ئەوە چێتر ژبرا ئەو جیرانێ قەنج بێ ژبرا چێترە تشتێکی دی هەیە زەمانێ بەرێدا گۆخانی دانە بەر بیعێ مامۆستا عەلی گۆخانی دانە بەر بیعێ خانیە گۆ یەک محەلە بوو یەک شارع بوو یەک منتیقە بوو خانیە گۆ جیرانی قەنجبانە بەهاترش خانیە دی بوو یاخی دوارێ خانیە فلان کەس وەکە خانیەتێ و نەفساوێ شارەی دەیە چما ئەڤناکێ 100,000 و ئێدی 50,000 وێ بێ برایم ئەس جیران دفرۆشمەتە وێژە جیران دێرێ گۆ مالاتەژی بەها ببێ تەمەنی وی بەها ببێ ها ئەوە بێ برایە جیران بەری برایە خەبەراویە هەوڵ